نزیکەی 8 خولەک دەخایەنێت تاوەکو ئەم تیشکە دەگاتە زەوی. وزەیەکی ئێجگار زۆری لەگەڵ خۆی هەڵگرتووە بە جۆرێک کە ئەگەر وزەی کاژێر و نیوێکی کۆ بکرێتەوە بەسە بۆ ئەوەی کارەبای ساڵێکی هەموو زەوی دابین بکات. وای دانین پانێڵێکی گەورەی وزە لە بەردەم خۆردا دەنرێ. ساڵی جارێک کاژێر و نیوێک بکرێتەوە و بەشی ساڵە کارەبامان بداتێ. بەڵام باواز لەو خەیاڵانە بێنین، چونکە نەدەکرێت ئەو بڕەوزە کۆ بکەینەوە نە بە ئاسانیش دەتوانین بیگوازینەوە. بەڵام خۆ دەکرێت هەر ماڵێک کۆمەڵک پانێڵ دانێت و بەشی خۆی وزە کۆ بکاتەوە. بەشێک لە وڵاتە گەشە سندۆکان هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ سوودوەرگرتن لە وزەی خۆر. چین ئەو بیابانە فراوانەی دۆنهوانگی لە زەحمەتەوە کردووەتە ڕەحمەت. ڕۆژانە نزیکەی 10 ملیۆن کیلۆوات کارەبای لێ بەرهەمدێنن. لە ساڵی 2020 وڵاتانی بەشدار لە لووتکەی پاریس بۆ کەشوهەوا بڕیاریاندا کە دەردانی گازە گەرمکەرەوەکان ئەو گازانەی کە بێت هۆی گەرمبوونی زەوی وەکو دۆمۆکسیدی کاربۆن و میتان و شتانە کەم بکەنەوە. عێراقیش وەکو وڵاتێکی بەشدار لە لووتکەکە کاتێک کە شاندەکەی گەڕایەوە وەکو پابەندیەک بە بڕیارەکانی ئەو لووتکەیە بڕیاریدا کە سولفەیەک بدا بەو کەسانەی کە پانێڵی خۆر دانن ئیتر چ لە ماڵەکانیان بێ لە کارگەکانیان لە شوقەکان لە هەر شوێنێک بێت. چی کرد؟ هات 7 ملیۆن دیناری دانا بۆ هەر کەسێک کە بیاوێت پانێڵی خۆر لە ماڵەکەیە دانێت و ئەو کەسانەشی کە باڵەخانە و بینای گەورە دروستەکەن تاوەکو 1 تریلیۆن دیناری شاوەکو سولفە پێدرێ دوای لە ماوەی چەند ساڵێکە لیان وەرەگرێتەوە. بۆ چونکە دانانی پانێڵی خۆر پرۆسەیەکە کە لە سەرتاوە کولفەیەکی زۆریەوە دوای ئەو کەسەی کە بەکارهێنێ لە ماوەی 5-6 ساڵە ڕەنگە قازانجەکەی بۆ بگەڕێتەوە یان لەوانێ لە 7-8 ساڵە قازانجەکەی بۆ گەڕێتەوە و ئەو پانێڵانش تاوەکو 15 بۆ 20 ساڵ کارەکەن. بۆیە ئەو حکومەتی عێراق و بڕیارەیدا بەڵام بەداخەوە بەهۆی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا تاوەکو ئێستا ئەو بڕیارە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان ناگرێتەوە. هەرچەنە خۆشبەختانە لە هەندێک لە ماڵەکان لە سەربانی ماڵەکانیان بینین کە خەڵک خۆیان لەسەر ئەرکی خۆیان پانێڵی خۆریان داناوە و وازیان هێناوە لە هات و نەهات و بڕانی کارەبای نیشتیمانی و مۆلیدا. هاتوونێتە ماڵێک لە هەولێر کە وازیان لە مۆلیدە و کارەبای نیشتیمانی هێناوە. ئەوان خۆیان کۆمەڵێک پانێڵیان داناوە لە ڕێگەی ئەو پانێڵانەوە کارەبایان بۆ خۆیان دابین کردەوە وەکو خاوەنی ماڵەکە ژەڵێ نەجاتیان بووە لەسەر ئێشەی مۆلیدە و دەنگی مۆلیدە و دووکەڵی مۆلیدە و گاز. لەگەڵ کاگاسات قسەکەین. کاگاسات ماوەی چەندێکم پانێڵانتان داناوە کارەبا چۆن ئەیات باشە خراپە؟ کارەبایەکەی بێ عیبە ئەوەی مەویستمانە دابینی کردووە. چەند ئەمپێرتانەیەاتێ بەم پانێڵانە؟ بەم پانێڵانە دەتوانین 20 ئەمپێر 20 ئەمپێر بە زیادەوە وەریگرین لەبەرەوەی زیاتر دەدا ئەوەی دی دەداتەوە پاتریەکان بۆ شەو. یعنی ئەو باتریانەی کە لێرەیە یەکەم جار بە ڕۆژ کارەبا وەرەگرێ ئەیدا بە باتریەکان شەح نکاتەوە بۆ ئەو کاتێک کە خۆردیانە یان هەور بێ یان شەو بێ باڵێ. اینجا بە شەو چەند ئەمپێر کارەباتان؟ بە شەو 10 ئەمپێرمان دەداتێ 10 ساعت. ئەگەر کەمتر بەکاربینین زیاتریشمان بەشی زیاتریش دەکە بەرێ. پێشتر خۆتان پێشەوەی کە ئەم پانێڵانەدانن چۆن کارەباتان وەرەگر مۆلیدەتان هەبوو یان چیتان نەکرد؟ مۆلیدەمان هەبوو. بەڵێ تقریبی تا ئێستا 3 مۆلیدەمان تێکداوە تا ئێستا 3 مۆلیدەوە سوتاوە لە گچکە تا گەورە. بڕیاریندا مۆلیدەکان هەمووی فڕێدەم هەر گچکەکەش هەمووی گچکەکەش لە مار نارم. گچکەکمان هەیە پێمان دەکردەوە بینارە شتیوە ئەویش نارین لە ماڵەوە ئیدی ئەوە بۆمان وزەی خۆر و وزەی خۆر و پاتری شەوانە پاتری ڕۆژانە وزەی خۆر برین نەدووکەڵ هیچ شتێکی نیە هیچ مەسروفاتێکی نیە. ئەو پارەی ئەتوو بە گاز و ڕۆن و بنزین دەدەی بە ساڵێک ساڵ نیوەچیدی پارەی وەیە ئەوەش لە بەلاش ڕادەوەستی.
ئەی ئەو کارەبای ئەگەر زیادە بێت چی لێت یعنی ئەگەر زیاتر لە حەدی خۆی بەرهەم بێنێت و ئەوە کەمتر سەرف بکەن ئەو کارەبایە بخۆی ئەگەر لە حەدی خۆی کەمتر سەرفکەین ڕۆژانە بەوزەی خۆر بەڵێ دەگەڕێتەوە ناو سەعاتی دەداتەوە نیشتیمانی کارەبای نیشتیمانی یعنی کارەبای نیشتیمانیەکەی پێ بەقوتەکە کارەبای نیشتیمانیەکەی پێ بەقوت دەکە سەعاتەکە لە جیاتی بێت بسوڕێ لە بۆ ئەوەی کە سەرفی دەکە عکس دەبیتەوە کارەبایەکە دەستەوە ناو کارەبای نیشتیمانی یعنی ئێوە ئێستا ئێوە کاربا بە حکوومەتێ نەک حکوومەت کارابێەوە بە بەرێ ئێمە بە حکوومەت دەین لەبەرەوەی ئەگەر کەم لە حەدی خۆمان سەرف بکەین زیادەکە دەگەڕێتەوە ناو کارەبای نیشتیمانی سەعاتەکەمان عکس دەسوڕێتەوە پارەی کەمتری کاربا بووێتەوە کاتە بەرێ کە عکس ئەگە عکس سوراوە ئەو کیلۆمەتری کە هاتووە لەسەرمان حیسابە دەگەڕێتەوە بۆ دواوە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوایین هەنگاویدا پرۆژەیەکی بۆ بەرەمێنانی کارەبا لە وزەی خۆڕاگەیاند کە تێچووەکەی 100 ملیۆن دۆلارە و توانای بەرەمێنانی 25 مێگاوات کارەبای هەیە. هەروەها بڕیارە وێزگەیەکی دیکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دروست بکرێت کە توانای بەرەمێنانی 100 مێگاوات کارەبای هەیە. ساڵانە لە هەرێمی کوردستان 600 ملیۆن دۆلار بۆ دابینکردنی کارەبا خەرج دەکرێت. بەو پارەیەش 3500 مێگاوات کارەبا دابین دەکرێت بە تێکرا کە 650 لە وزەی خاوێنەوە بەرهەم دێنێت دواتە نزیکەی 120 کارەبا لە وزەی خاوێنەوە دەبێت. وزە خاوێنەکانیش لە هەرێمی کوردستان لە ڕێگەی هایدرۆپاوەر و وزەی خۆرەوە دەبێت. جگە لە کارەبای نیشتیمانی نزیکەی 5500 مۆلیدە لە هەرێمی کوردستاندا هەن کە سەرجەمیان بە گاز کار دەکەن ئەوانش کاریگەریکی خراپیان لەسەر ژینگە هەیە و بڕێکی زۆر سیۆتووە خەنە هەواوە. خەرجی دانانی پانێڵێک کە بڕ 1 مێگاوات کارەبا دابین بکات 600 بۆ 800 هزار دۆلارە. واتە بە خەرجی ئەو بڕێکە بودجە بۆ کارەبا دانراوە کە نزیکەی 600 ملیۆن دۆلارە دەکرێت بڕی 750 مێگاوات کارەبا دابین بکرێت لە ڕێگەی وزەی خۆرەوە. ئەم هیتەرە نا کاربای مۆلیدەی پێویستە نا کارەبای نیشتیمانی ئەمە بە تەواوی بە وزەی خۆریشەکە لە دەرەوە بەسراوەتەوە بە پانەڵێکی وزەی خۆر و ئەم گەرمی باشەمانەداتێ. هاتوومەتە دوکانێک کە چەند جۆرێک ئامێری هەیە بۆ ئەوەی کە وزەی پاکمان بداتێ هەیەە بە وزەی خۆریشەکە هەیە بە کارەبا لە هەواوە بەرەمێنێ لەگەڵ خاوەنی ئەم دوکانە قسەکەم کاک ئەحمەد باش قوربان چاوەکەم باسێکی ئەو پانێڵانەمان بۆ بکەی و پانێڵی خۆرانە کە چۆنی شەکەن چەند کارەبامانە دەنێ. ئەو پەنەڵی خۆرانە چەند قیاسێکمان هەیە لە قیاسی گچکەی دەست پێ بکەین کە 150 واتیە بە نزیکەی نیوەمپێرە کارەبامان دەداتێ 250 واتی 300 واتی 450 480 535 ئێستا ئەو قیاسانە بەردەستە لە سۆلەری. اینجا ئەمانە ئەگەر پێمان بڵێ لەسەر کارەبای با بڵین بە وا دەسە قسەت کرد بەڵام ئەگەر باسی بکەی بە چەند ئەمپێرەکە ینی بۆ بابزین کە چەند ئەمپێرە لەسێنێ و تێچووەکەشی چەنە باسی هۆشمان بۆ بکەیت. ئەوەیە تو دەڵێ سیستەم سۆلەر بەکاملیە سیستەم سۆلەر پێک دێ لە سۆلەر ئینڤێتەر پاتری ئەو سێ بەشە سەرەکیە هەرسێکی تەواوکەری یەکەن ئەتو لە بۆ سۆلەرەکان قیاسات ئارەزوی خۆتە چ قیاسێک بەکاردەینیتن میمەیە واتێک کە تو دایدنەی بەشێ و پێویستەی تو بکە کە ئیشی پێ دەکەی ئاسانتری کەینەوە لە بۆ خەرچی 230 وات بیکەین 1 ئەمپێر بە کابرا مەسەلەن پاکێجی 1000 واتی دادنێ دەکات 4 ئەمپێر کارەبا 4 ئەمپێر و نیم ئەسە یەک پانێڵی ئاواهی
ئەوە چەند کارەبات هەیەێ چەند ئەمپێر با بڵین 2 ئەمپێر 2 ئەمپێر هەیەێ و نرخی چەنە بەدانان بە هەموو ئینڤێرتەر و با بڵین باتیەکەشەوە بەدانان مەسەلەن 4 سۆلەری لەو جۆرەی دابنێ 4 سۆلەری 480 واتی دووڕوو لەو جۆرە لەگەر 4 پاتری لەو جۆرەی دابنێن جۆری 200 ئەمپێری تیوبلەر لەگەر ئینڤێتەرێکی 3.5 کیلۆواتی بە نزیکەی $2000 تێچوەکەی دەبی $2000 کامل دانانەوە چەند ئەمپێر هەیەێ بە ڕۆژ نزیکەی 8 ئەمپێرێکت دەداتێن بە شەوەکەش 4 ئەمپێرت دەدات ئای بە شەویش تۆر کارەبات هەیە بە شەوی شارەت و کارەبات هەیە پێویست بە مۆلی دەنامێنەوە بە هیچ شێوازێک پێویست بە مۆلی دەنامینێ و 24 ساعت کارەباشە دەبی لەگە ڕیسی اینجا ئەم تۆرباینانەمان هەیە ئیشکردنی ئەوانە چۆنە ئیشکردنی ئەوانە شانکردنەوەی پاتریە بە وزەی بە ئەمانە بۆ ناو هەولێر یا بۆ ناو شارەکان با بڵین سلێمانیان دۆک بۆ ناو شارەکان ئەوانە عملین یا ئەوەی کە من بیسی بێت وانە زۆتر لە دەرەوەی شاردان ڕاستەکەی بۆ ناو شار باەکی زۆر کەم هەیە خصوصەن هەولێر هێشتا سلێمانی باشترە بەس هەولێر باەکی زۆر کەم دەیگرتەوە ناو شارەکان سوودەکی کەمتری لێ دەبیندرێتم ئەگەر لە دەرەوەی شار بەکاربیێنرێت سوودەکی زۆر باشی لێ دەبیندرێت کە هاتین لێرەوە ئەو بۆیلەرەم بینی لێرە باسێکی ئەو بۆیلەرەش بکەین زانین چۆنە چاک ئەمەش ئەو بۆیلەرەیە کە بە وزەی خۆر ئیشەکە ئەلێرە ئاوەکە چتە ژوورەوە ئەچێتە ناو بۆریانە و بە وزەی خۆر ئەو وزەی خۆر کۆئەکاتەوە و دوایش لە بەرزێکاتەوە بۆ ناو بۆیلەرەکە ئەمانە نرخیان چۆنە و چۆن ئیشەکەن ئەوانەش عین بە وزەی خۆریش دەکاتن بەڵێ ڕۆ ڕۆژدا دەندرێەوە بیکە لە سبەینان هەتاوە کوێواران ڕۆژی پێ بکەویتن ئاوەکەش دەگەینتە پلەی سەر و 6 دەرەجەی تا 6 پلە گەرمیەکە بەزستانان ئەگەر ڕۆژەکە لە دەرێ بیتن ئەی بەشەوان چۆنە بەشەوانیش گەرمیەکەی دەمینێتەوە لە ناوی لۆ ماوەی 8 کاتژمێری ئەنی هەرۆکو بۆیلەرێکی ئەتیادی شکات و ناوەکەی گەرمەمێنێت بەزەوت عەزلی تێدایە ناویشی ستیلە بە هەمان ستایلی بۆیلەر احتیادی ئێستا پلەی گەرمی لە هەولێر تقریبان 15 ئەگەر ئەو ئاوای بکەینەوە چەندە تقریبان بە نزیکەی گەرمە ئاوێکی گەرمە 45 ئێستا ئەکرێت 45 ڕاستە جگە لە وزەی خۆر بەشێک لە وڵاتان پشت بە وزەی با دەبەستن بۆ بەرهەمێنانی کارەبا چونکە لە کاتی کارکردندا هیچ تێچوویەکی نییە و هیچ جۆرە گازێک دەرنادات. چین گەورەترین بەرهەمێنەری کارەبایە لە وزەی با کە 342 گێگاواتە. بەڵام بەهۆی ئەوەی خێرایی با لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان بەردەوام زۆر نییە، بۆیە وا باشترە زۆرتر پشت بە وزەی خۆر ببەسترێت بۆ بەرهەمێنانی وزەی پاک. ڕاستە هەر باسی سوودەکانی پانێڵی خۆرمان کرد بەڵام ڕەنگە سیستمەکە ئەوەش بێخەوش نەبێ بۆ چونکە ئەو کاتانەی کە زۆر ئیشمان پێێتی ینی لە کاتی شەو لە کاتی باران لە کاتی سەرما لەو کاتانەیە خۆر خۆی ونەکە ئێمەش بە نوعێک ڕاهاتوین کە هەر کاتێک دەستمان نا بە سوچەکە ئەمانوێن گڵۆپەکە داگرسێ ئەمانوێن بۆیلەرەکە داگرسێ بەڵام لەو کاتانەیە کارەباکەی کەمترە بۆیە با بڕێم زین لە کۆمپانیاکان بپرسین کۆمپانیاکانی کە سۆلار پانێڵ دانێن با لێیان پرسیم زین ئەوان چۆن چارەسەری ئەو کێشە. کاک ئەیوب پێم خۆشە باسی ئەومان بۆ بکەی کە میکانیزمی شکردنی ئەو پانێڵانە چۆن؟ ئەو پەنەڵانە بە سیریەس بەستراون بە سترینگ بە 16 پەنەڵ بەستراوە و ئەو 16 پەنەڵ لەو کۆمباینەر بۆکسانەوە لێک دەترێتەوە و دەچێتە ژێرێ دەچێتە لای دوایچێتە لای بەڵێ 16 مەجموعی 16 لێک دەدرێتەوە و دەچێتەوە سەر ئینڤێرتەرەکان.
كاتێک کە هەتاوێت تاوان کارەبایەکەی زیاترە وەک يعني- باسمان کرد ئەو پەنەڵەکانی دەرەوە بەڵێ کۆ دەبێتەوە دێتەوە ئێرە دێتەوە ئەو ئێڤیپیتیانە لێر چیتان هەیە کە دەر بکەوێت ئێستا حالیان چەند کارەبا بەرهەمێت بەڵێ ئەو شاشەیە ئەو شاشەیە نەک بەس بۆ عرضکردنە ئەو شاشەیە لەگەڵ ئەو جیهازە داتای هەموو سیستەمەکە کۆ دەکاتەوە طبعا سیستەمەکە سمارتە سیستەمەکە ئۆنلاین دەتوانین لە هەموو شوێنێک تەمەشاکەی لە هەموو شوێنێک دەتوانین دەستکاری داتا بکەیت دەتوانانی بیگۆڕی دەتوانین سێتینگ بگۆڕی هەموو شتێکی پێ بکەیت ئەو شاشەیە ئێستا ئێمە لە دەرەوە بووین هەور بوو بەڵێ باشە ئەتوانین پێم بڵێ چەندێک کارەبا لەم دەقەکە بەرەمێت بەڵێ ئێستا حالیەن کە هەوریشە لە دەرێ بەڵێ پەنەڵەکانی دەرێمان 128 پەنەڵەکە 9800 9700 وات بەرهەم دەینیتن 9800 نزیکەی تقریباً 50 ئەمپێرەکە بزڵ 50 ئەمپێر بۆ جۆوە هەورە 50 ئەمپێر بەو جەوە هەورە ئەو سیستەمە توانای هەیە تا 120 ئەمپێریش بە ڕۆژێکی هەتاو نەک بەس جەوی هەور ئێستا حالیان سەعات 4:04 کە بەڕۆ ڕۆژ ئاومون دەڕۆین یعنی نیو ساعت ڕۆژ نامینێ زۆر کەمترە بەڵام ئەو پەنەڵانە ئێستا زیاتر بۆ ئێستا 10000 نزیکەی 6 ئەمپێر ئەو پەنەڵانە عینەن بە ڕۆژێکی هەتا و ساعت 12 نیوەڕۆ پرۆدەکشنەکەی دەڕوا بۆ 120 ئەمپێر ئەو 50 ئەمپێرە کە بەکار دێنین کە بەرهەم دێنین عفۆن نزیکەی 25 بۆ 30 ئەمپێری 25 ئەمپێر لۆدەکە بەکاردێنی ئەو کەس کە لۆدی ئەو بینایە طبعاً ئەو بینایە پۆلی تێدایە سپلیتی تێدایە جیهاز تێدایە هەموو شتێکی تێدایە لە عینەن کاتیشدا ئەو ئێستا لۆدەکە بەرز بوو لۆدەکە بۆ 6300 لە عینەن کاتیشدا 4700 وات دەگەڕێتەوە بۆ کارەبای ڕئیسی ئەو سیستەمەش 20 ساڵ 15 ساڵ تەمەنی هەیە هیچ کێشەی نییە و لە عینەن کاتیش ئەو ئەرکەی هەموو ئەو 5 ساڵە لەسەر کارەبای حکوومەتی هەرێم کەم بووە ڕۆژانە لە سەرانسەری زەوی 94 ملیۆن بەرمیل نەوت دەرەهێنرێ و ئەکرێتە وزە و دووکەڵێکی ڕەش و ناشینە چێتە ئاسمان. اینجاوەرن بە حساباتێ بکەین. بەپێی ئۆپێک 1540 ملیار بەرمیل نەوت لە ژێر زەویە هەیە کە ئێمە ساڵانە 34 ملیار بەرمیل نەوتی لێ دەرەهێنی. ئەگەر دابەشی بکەین 1540ەکە دابەشی 34 ملیارەکە بکەین بۆمان دەرەکەوێت کە بەشی 45 ساڵی تر نەوتمان ماوە. یعنی لە ساڵی 2068 ئیتر نەوت نامێنێ. طبعاً ئەوە ئەگەر حسابی ئەوە بکەین کە ژمارەی دانیشتوان 8 ملیارە بەڵام پێشبینیەکرێت لە ساڵی 2050 ژمارەی دانیشتوان بگاتە 10 ملیار یعنی بەکارهێنانی نەوت و وزە زۆرترە بێت و ڕەنگە زووتریش نەوتەکەمان لێوە بڕێ. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە ڕوو لە وزە پاک و نوێبووەکان بکەینەوە کە نە دووکەڵیان هەیە نە دەنگە دەنگیان هەیە و نەجاتیشمان ئەبێت لە سەرێشەی نەوت و گاز و دووکەڵ. ئەو سیستەمە کە سۆلەر پەنەڵە واتە بەکارهێنانی تیشکی خۆر و گۆڕینی بۆ کارەبا سوودەکانی ئەوەیە کە یەکەمیان ئەتو کارەبایەک بەرهەم دێنی لە ئەسنای بەرهەمهێنانەکەی تۆ هیچ کاربوونەك فڕێنادەیتە بەرگە هەوای زەویەوە هەمان کە دەسوودی دووەمیان کە زۆر بە خاڵێکی جەوهەری دەزانم بزات لێرە کە زۆر پێویستە ئەویش ئەوەیە تو کارەبا بەرهەم دێنی زۆر بە سایلەنتی واتە نۆیس پۆلیوشنت نییە تۆ نەهەوا پیسەکەی نە دەنگە دەنگ بالضبط خۆ دەزان یعنی دەنگە دەنگ یعنی ئێستا لە جیهاندا ئێستا لە هەولێر یعنی یەکێکە لەو شارانەی کە بەرکەوتەی زۆری هەیە بە نۆیس پۆلیوشن زۆر بە پێویستە کە لێرە جێبەجێ بکەنێتەوە. ئێمە وا تێگەیشتین ینی پێشتریش پێشەوەی کە ئەو تەجروبەیەم هەبیتن یعنی ئەوە زمونەمان هەبی لێرە وا تێگەیشتن مەسەلەن لە هاوینان کە تیشکەکە زۆر بەتین دیتن پرۆدەکشن بەرهەمهێنانەکەی پەنەڵەکان زیاتر دەبێتن بە پێچانەوە ئەگەر باشترین یعنی بە پێ و سێچانەی کە هەشن
باشترین کۆندیشن یان باشترین باردۆخلۆ ینی کەشوەوەی کە پرۆدەکشنەکەی زۆر بەرز بێتن جەوێکی سارد و ڕۆژاویە ئەنێ بەس لێ گەرمی نزم بێت و خۆری شەوە چکە هەر ینی پەنەڵێک تێمپێچەر کۆفیشنتی خۆی هەیە فاکتەرێکی پلەی گەرمی هەیە کە تا چەند ئەوە بەرگە چەندێک بەرگاگرێت پلەی گەرمیەکە باشیشەکە نزیکەی سەدا 29 وزەی جیهان لەسەر چاوەنوێ بۆەوەکانەوە بەرهەم دێت بەڵام بەشێک لە وڵاتەکان لە چوارچێوەی پرۆژەی نێت زیرۆ دەیانەوێت ڕێژەکە بەرز بکەنەوە و ڕێژەی دەردانی گازە زیانبەخشەکان لە 0 نزیک بکەنەوە هەرچەندە ئێستا ئەوە تەنیا لە خەونێک دەچێت چونکە ملیاران دۆلاری پێویستە بۆ ئەوەی سیستەمی بەرهەمێنانی کارەبا بە تەواوی بگۆڕین چونکە زیاتر لە 200 ساڵە وا ڕاهاتوین خەڵوز و نەوت دەسووتێنین و کارەبا و زەمان دەست دەکەوێت ڕەنگە ئەگەر هەر لە سەرەتاوە بەو هەڵەیە دەستمان پێ نەکردایە و زووتر وزەی نوێ بۆەوە بدۆزرایەتەوە ئێستا گۆڕانی کەشوهەوا بەم شێوەیە تەنگی پێ هەڵنەدەچنین هەرچەندە دەڵێن زەرەر لە نیوەشی بگەڕێتەوە هەر قازانجە بۆیە ئەگەر ئەمڕۆ دەست پێ بکەین باشترە لە سبەی